ئەم ساڵیش گەیشتینەوە بە وەرزی سەرما لووتکە چیاکانی باڵەکایەتی سپیپۆش بوون و پلەکانی گەرماش دابەزین. لێرەوە هاوڵاتیان خەمیان دابینکردنی نەوتە. لەو دۆخەداراییە سەختەی هەرێمیشدا یەک بەرمیل نەوت لە بازاڕەکان گەیشتۆتە 185,000 دینار. ئەو نەوتەی حکوومەتیش کە بڕیارە بە هاوڵاتیانی بدات و وەک دەستکەوت باسی دەکات بۆ هەردوو 100 لیترێک 105,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرێت. سەرڕای دەستپێکردنی وەرزی سەرما بەڵام حکوومەت تا ئێستا بێباکە لە دابشکردنی نەوت کە بڕیاری دابشکردنی نەوتشیدایە تەنها ئەو چەند ساڵێکە ساڵانە تەنها یەک بەرمیل نەوت دابشەکەیش بە سعرێکی زۆر گەن کە جیاوازێکی زۆر کەمی هەیە لەگەڵ نرخی بازار. ئێمە جگەلەوەی کە داواکارین نرخی نەوتی حکومی دابەزی لە پاڵەوەشدا پێویستە حکوومەت بیلۆ بکاتەوە نرخی نەوتی بازرگانیش دابەزێنێت. ساڵانە حکوومەت تەنها بەرمیلێک نەوت بە نرخێکی گران بە هاوڵاتیان دەدات کە تەنها بەشی چەند ڕۆژێکی ناوچە ساردەکان دەکات. ئەمە شوای کردووە هاوڵاتیان بیر لە جێگرەوەی نەوت بکەن و بەشێکیان پەنا ببەنە بەرداربڕین کە ئەمەش زیانی زۆر بەرجینگەی ناوچەکە دەگەیەنێت. بەهۆی دواکەوتنی نەوت و بەهۆی موچەی دواکەوتنی موچە نەبوون و موچە خەڵکیشی زۆر پەناباتە بەربڕینی داروشتووە و هەروەها حکوومەت هێرم ئێستا هاتووە بڵێن نەوتی ماڵان داباشەکە کە نەوتەکە ڕێژێشی زۆر کەمەوە بەرمیلێکیش نێ 200 لیترە بۆیە ئەمە پێم وایە حکوومەت هێرم باردوخی ژیانی خەڵکی لە بەرچاو نەگرتووە. خەڵکیش بە تەما بەرمیلە نەفتەکی پێک نایەت. ئۆتۆبوسستانە شوێنێکی سار دێرە بەفراویە کارەبانیە ناچارە بەس نەفتی بەکاربین ئەگەر نەفتیش هەر بەرمیلێک بی خەڵک بە بەڕان ناگا بە ناچاری دەبی داروشتوالە ببڕیتەوە داریش ببڕیتەوە زەرەر بە چیاکان و داروشتی کوردستان دەگەیەنێت. دوای 32 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانیوە چارەسەری قەیرانی سوتەمەنی بکەن بۆ چەند مانگێکی زستان. هەرکە زستان دادێت کێشەی سوتەمەنی سەر هەڵدەداتەوە. ئەمەش زۆرێکە لە بێباچی بەرپرسان بەرامبەر هاوڵاتیان لە کاتێکدا دۆخی ژیانی بەرپرسان و کەسانی نزیکیان تەواو پێچەوانەی ژیانی ئاسایی هاوڵاتیانە و لەو پەڕی خۆشگوزەرانیدان و ئاو و کارەبا و خزمەتگوزاریەکانیان 24 کاتژمێر دابین کراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.